هەر ڕۆژێکت لێ دەڕوات، هەر مانگێکت لێ دەڕوا، هەر ساڵێکت لێ دەڕوات، ئەوە بزانە تۆ قیامەت نزیکە بیتەوە و بەرەو مردن دەڕۆیت. وكل ما هو آت فهو قريب. هەر شتێک مادام دێت نزیکە، مادام مردن لە ڕێیە، قیامەت لە ڕێیە، ئەو بزانە کە نزیکە ڕۆژ لە ڕۆژ تۆ بەرەو مردن نزیک دەبیتەوە دەڕۆیت. و ئەمە دەبێ وامان لێ بکات ئێمە محاسبەی خۆمان بکەین و لێپرسینەوە لەگەڵ خۆمان بکەین، بەتایبەت سەبارەت بە تەمەنمان کە سەرمایی ژیانمانە. هەر بۆیە خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا خی گەورە سوێندی پێدەخوات والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. تەمەن لە هەموو شتێک گران بەهاترە. هەموو ئەو شتانی کە لە دنیادا هەن شتی دنیاوین تۆ دەتوانی بە جۆرێک لە جۆرەکان هەندەی لە توانادا هەبێ بە پارە دابین بکرێت، بە ماڵ و سەرەت و سامان دابین بکرێت، بە هەوڵی تێکۆشان بە جۆرێک لە جۆرەکان هەنێکی دەست بکەوێت. بەڵام تەمەنت لێت بڕوا بە ئاسانی بۆت ناگەڕێتەوە و هەوڵیش بدەی پارێش بدەی بۆت ناگەڕێتەوە. بۆیە ئەبێت تۆ بە خۆتا بچیتەوە ڕۆژانە لەگەڵ خۆتا لێپرسینەوە بکەیت ئایا من بەچیەوە سەرقاڵم، تەمەنی خۆم لە چیدا بەسەر ئەبە. چونکم تۆ لە ڕۆژی قیامەتە لێپرسینەوەت دەکرێت سەبارەت بەو تەمەنەی کەوا خی پەروەردگار پێی داویت. و لە کاتی سەرەمەرگەوە ئیتر ئینسان دەکەوێتە خەمی ئەوەی کەوا من بۆ وام کرد، بۆ وام نەکرد، بۆ تەمەنەی خۆمم بە فیڕۆدا. ئایا دەرفەتێکەیە من بگەڕێمەوە چاکە بکەم و دەستبەرداری خراپە ببم؟ پێش ئەوەی تۆ بگەیتەوە حاڵەتە ئێستا لێپرسینەوە لەگەڵ خۆت بکەم.